یانەی ئەو لێ ڕێوارەی ئەمڕۆ ڕوبەڕووی یانەی نەوت بوویەوە و یاریەکە بە گۆڵێکی یەکسان بووە لایەکیان کۆتاییە. دوای یاریەکە یاریزانە کوردەکانی نەوت قسەیان بۆ پەیام کرد و ئەحمەد سەرتیب هۆکاری خۆشی دەرنەبڕینی خستە ڕوو. یاریدەدەری ڕایەنەری ئەولێری شۆکاری ئاسخراپی یانەکەی ئاشکرا دەکات. يعني خالق بڵێم يعني نەک 100% بلومە ئێمە باشتر بوو بەس لە هیچەکەی هەر باشتر بوو خاڵەکە بگەڕێنەوە بەس يعني ئێمە فرسەمان زیاتر بوو لە هەولێرکە بەس توانای گۆڵکردمان نەبی و ئینشاڵڵا یاریەکانی داهاتوو بتوانین شتێکە بکەین. والله بخۆی دەزانی کە ئەوە احتراف يعني ڕۆژێک لە نادیەکە دەبیەوە بەس ئەوە یانەی دایکە يعني من لێرە گەورە بوویمە لە منداریەوە يعني هەندێک يعني شت هەبوو مشکلەم لەگەوەی بەس ناتان احتفالی بکەم دیتت کە گۆڵم کرد چکە یانەی مناڵیمە و لەو یانەیە بووم بەس حەمدلله ئێستا لەگە یانەکەی نوێیەکەم ئینشاڵڵا تەوفیق دەبین و تەمەنا دەکەم تەوفیق بن هەولێر. واللهی زۆر دڵخۆشم بەخۆ دەزانی کە دێ ناوێ ئەساسی بیان بەدلبی دەبی شتە چ بکەی چکە یانەکە پێویستی بە یعنی ئەمە لۆ فۆزی هاتبووین بەس هەولێر زۆر بە یعنی ئاستەکە بەرزی شۆتیەکەمیان یعنی مفاجئە بووین گەمەکی زۆر چاکیان کرد تعادلش یعنی ڕغبەتی مەفۆز بوو بەس تعادلەکە رازینە الحەمدلله. ئاستی تیپەکەمان تا ئێستا وەکو پێویست نییە چ لە ڕووی تەکتیکەوە چ لە ڕووی شێواز یاریکردنەوە چ لە ڕووی داهاتووی جەستەیەوە تاخی دەست پێکردمان و هەروەش لەوانەیە ئەو پرێسێکە لەسەر تیپەکە دوو یەکسان بوونی یاری ڕابردوو پرێسێکی یەکجار زۆر لەسەر یاریزانەکان بوون جگە لەوەش هەڵەی هەندێک لە یاریزانەکان وا دەکاتن ئەو دووەم یاریە لەسەرێکە ئێمە گۆڵ دەخۆین ئەو گۆڵانە وای کردیە دەتوانم بڵێم کاریگەری زۆر دەکاتە سەر ئاسی تیپەکە لە کاتێکەوە تیپ لە پێش دەبێتن گۆڵێک دەخواتن وای کردی گۆڵی بەرابەرەوە پێ نایەتەوە یاخود گۆڵی ناتوانین گۆڵی پێشکەوتن تۆمار بکەین ئەوانە هەموو هۆکارن بۆ ئەوەی بتوانین نەتوانین سێ خاڵ بەدەست بێنین ئێمە هەموو هەوڵێکماندا بە شێواز و پێکاتێ و پلانەوە بۆ سێ خاڵ بەدەست بێنین بەڵام لە دەستدانی ئەو دوو خاڵە بەڕاستی بە کاریگەری هەیە لەسەر ئێمە دەتوانم بڵێم فشارێکی دەرونی زۆر لەسەر تیپەکەیە چ لەسەر یاریزانەکان چ لەسەر ستافی ڕاهێنەرانش لەبەرەوەی تا ئێستا نەتوانێت ئاسیی ڕاستەقینە نیشان بدرێتن.